زۆرینەی دانیشتوانی تورکیا لە دابینکردنی خۆراک و پێداویستیە سەرەکیەکانی ڕۆژانەیان دووچاری سەختی دەبنەوە، بە تایبەتی دوای ئەوەی ڕۆژانە بەردەوام نرخەکان بەرز دەبنەوە. بەهۆی هەرزانی نرخەکانەوە دانیشتوانی ئەنقەرە زیاتر ڕوو لەو بازاڕە دەکەن، سەرڕای ئەوەش زۆرینەی دانیشتوانی شارەکە لە توانایاندا نییە لەو بازاڕەش کەلوپەل بکڕن. تەنیا هاوسەرەکەم موچەی هەیە، ناتوانین ڕۆژەکانمان بە ئاسایی بەڕێ بکەین، چۆن کەسێک دەتوانێت خێزانێکی 4 بۆ 5 کەسی لەسەر شان بێت پێداویستیەکانیان پڕ بکاتەوە، چۆن دەتوانین خانوویەک بەکرێ بگرین. دەبێت بیر لەو کەسانە بکەینەوە. ئەوان دەڵێن نرخەکان بەرز نییە و هەموو شتێک هەرزانە، بەڵام نرخەکان زۆر بەرزن. بە گوتەی دەسەڵاتداران هەموو شتێک باشە، بەڵام بۆ ئەوان وایە، چونکە بیر لە هاوڵاتیان ناکەنەوە، تەنیا بیر لە خۆیان نەکەنەوە. هەندێک خۆراکی وەکو زەیت و شیرەمەنیەکان لەم ماوەی دواییدا بە شێوەیەکی بەرچاو نرخیان بەرز بووتەوە. ئەوەش وای کردووە ئەو کەسانی داهاتیان سنووردارە لە ناکاو بکەونە بازنەی هەژاریەوە، ڕۆژانە لە دابینکردنی خۆراک لە گرفتا بن. چۆن دەبێت نرخی زەیت لە ماوەی مانگێکدا 4 جار بەرز بکرێتەوە؟ ئەوە تەنیا لە زەیت ڕوویداوە. ئایا زەیتون لە وڵاتەکە نەماوە؟ ئایا کارگەکانی گوشینی زەیتون وڵاتیان جێهێشتووە؟ ئەوە چی دەگوزارێت؟ چی لەم وڵاتە ڕوویداوە بۆ ئەوی بگەینە ئەم خاڵە؟ پێش بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا ئابووری تورکیا لە قەیراندا بوو، بەڵام کۆرۆنا قەیرانەکانی قوڵتر کردووەتەوە. ئاماژەکانی پێنوێنی هەڵاوسان و بەهای لیرە ئەرێنی نین. بە گوێرەی راپۆرتێکی بانکی جیهانی لە مانگی نیسانی 2020 بەر لە تەشەنەسەندنی پەتای کۆرۆنا بڵاو کراوەتەوە، لە 13.9 دانیشتوانی تورکیا لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و داهاتی ڕۆژانەی هەر تاکێک $4.30.